ئەڤین خان. ئەڤین سڵاوت لێبێ؟ باشگیان چۆنی ئەڤین خان؟ باشم سپاس دەکەم تۆ چۆنی؟ یاخوا باش بیتم زۆر باشم. تۆ چۆنی ئەحواڵی تۆ؟ وەڵا باشم سپاس سەلامەندی. یاخوا باش بیت ئەڤین خان. ئەڤین بەڵێ بەچێوە سەرقاڵی؟ وەڵا ئافرەتی ماڵم. ئافرەتی ماڵەوەی لەش ساغ بێت ئەڤین خان. خۆتان ئامادە کردووە بۆ جەژن؟ بەڵێ بەڵ خۆمان ئامادە کردووە. کولیچەتان کردووە؟ نەوەڵ ئەمڕۆ بەتەمان دیکەم. ئەمڕۆ دوای پرۆگرامەکایکەی؟ ئارە وەڵا تاوەی بەشی منیش دروست کە ئەڤین خان. دوای پرۆگرام منیش دێم بۆ ماڵتان بەشەکەی خۆمە بمەڕۆ. قەیتێکە بە سەر چاو بەخێر بێ. سپاس دەکەم. دوای عنوانی ماڵتانم بۆ بنێرەیەم کولیچەکەی خۆمە بمەڕۆم. قەیتێکە حیاتەکەم سەر چاو. دەستەکان خۆش بێت ئەڤین خان. ئامادە بچین لای پرسەر؟ بەڵێ با بڕۆین. شاخی ئەزمار لە کام شاری کوردستانی باشوورە؟ دهۆک، کەرکووک، سلێمانی، هەولێر. چیای ئەزمار لە کام شاری کوردستانە؟ دهۆک، کەرکووک، سلێمانی، هەولێر. ما سلێمانی دێم. سلێمانی. دڵنیایت ئەڤین؟ وڵای زۆر دڵنیانی بە زواڵی بەشکم خۆی دێت. زۆر دڵنیانیت. زۆر دڵنیا بە ئەڤین. خۆیەتی؟ سلێمانیمان وەرگرت. پیرۆزە وەڵامەکەت ڕاست بوو. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنە.